سڵاو هاوڕێیان، هیوادارم باش بن. بێگومان بە ڕێکەوتێکی زۆر سەیر چاومکەوت بەم زیندەوەرە کە چەندین جار لە بەرنامەی ژانداران و لە ئەنتەرنێت و فەیسبووکوانە کە بینیمە قسەی لەسەر کراوە و بەلاشمەوە سیر بووە کە لێرە هەیە. ئەمە پێی ئەوترێ بە عەرەبی ئەددەبوور القەرمزی، واتە زەردەواڵەی قورمزی. هەرچەنە شێوەی لە زەردەواڵە ناچێ و گەورە نییە، بەڵام لە زیندەوەرێکی واچێ کە چزووی هەیە. بێگومان ئەم زیندەوەرە چی زانایانی کیمیایی هەیە هەمووی سەرتوشی سەرسوڕمان کردووە بەهۆی ئەو مادەی کە ئەیڕژێنێتە ناو کەلەی سەری ئەو نێچیرەی کە ئیگرێ. بێگومان ئێسامەوە بینیوتانە ئەمە ئەم سیسرکەی گرتووە لە شوێنێک، تەمان ئەو سیسرکە تەواو چالاک بووە، گرتوێتی و بە هەر چوارپەل گرتوێتی و بە چزوویەکەوە ناوێتی بە سەری سیسرکەکە. مادەیەک ئەڕێژێتە ناو سەری سیسرکەکە، تەمان ئەو مادە نە ئەیکوژێ، نە سڕیەکە، نە بەنجەکە، نە هیچ شتێک، تەنها وای لێکە وەکو عەبدێکی خۆی خاتەژێ کۆنتترۆلی خۆی ڕایەکێشە و سیسرکەکەس بە ڕەغبەتی خۆی دوایەکەوێ. بێگومان متابعەم کردووە، تەمانە بێ ئەو زیندەوەرە کونێک بدۆزێتەوە، متابعەم کردووە بۆ دۆزینەوە کونەکە بەجێی هێشتووە. سێرم کردووە ئەو سیسرکە نەجوڵاوە، هەر سمێڵی جوڵانەوە هیچی تر نەجوڵاو نەڕۆشتەوە و ڕای نەکردوە، تاکو سیسرکەکە هاتۆتەوە بۆ لای دیسانەوە ڕای کێشاوەتەوە. بێگومان ئەم زیندەوەرە چییە کە ئەم سیسرکە دوایەوە کە کونێکی دۆزیەوە سیسرکەکە ئەخاتە ناو کونەکەوە، دوایی هەر لە ڕێی شوێنی چزووی زیندەوەرەکە هێلکەیەک ئەخاتە ناو لاشەی سیسرکەکە. ئیتر بە درێژایی تروکانی ئەو هێلکەیە و گەورەبوونی و بوونی بە زیندەوەرێکی تەواوەکو خۆی ئەم زیندەوەرە هەر لە مەرحەلەی کرمیەوە بە فرێشی ناوسکی سیسرکەکە ئەخوار بەوە ئەژی هەتاکو تەواو پێئەگات و سیسرکەکە ئەو کاتە ئەمرێت و ئینجا لە کونیەتە دەرەوە و دووبارە سووری ژیانی خۆی بەم شێوازە بەردەوامەکە. بێگومان زانایانی کیمیایی زۆر هەوڵیان نابزانن ئەو مادەیە چیە کە ڕێژێتە ناو کەلەی سەری نێچیرەکانی ئێستا و ئێستاش نەیانزانی پێکاتەکەی چییە. و من زۆر تکا و دوعاکەم لە خوای گەورە کە بە هیچ شوێ نەیدۆزنەوە، چکە بیدۆزنەوە ئەو کاتە هەموو بەشەریەت دوای لەکەن کە بچنە ژێر کۆنتترۆلی کەسە ستەمکارەکان، ئیتر بە ئارزی خۆیان ئەمان خەنە ئیشمان پێەکەن، هەموو شتێکمان پێەکەن بەبێەوەی بڵێن لەر